Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامولاتان لویدیویکی نودا. لم ویدیو دا باسی دوشاکین که پیوندی با سیاست او هبین. کورتیواتی سیاست او باید ویدیویکی لسر سیاست اکین. یکم وشا politics. واتا سیاست. بونمونا الین I am not interested in politics. I am not interested in politics. من حزم لسياسة نية. Politics واتا سياسة. دو موشا government واتا حكومة. government واتا حكومة. بونمونا ألين the government raises taxes by $30 billion. The government raises taxes by $30 billion. حكومة باجكان برز أكاتها ب$30 مليار. Tax واتا باج. Government واتا حكومة. دوای ئەوەی کە حکوومەتمان پێویستە چەند بابەتێکی گرنگ دەربارەی حکوومەت بزانین بۆیە سێم وشە law واتا یاسا. بۆ نمونە ئەڵێن you should obey the law. ئەبێت گوێڕایەڵی یاساکە بکەیت یان ئەبێت گوێڕایەڵی یاسا بکەیت. obey واتا گوێڕایەڵی. law واتا یاسا. دوای ئەوەی کە یاسامان زانی چوارەم وشە court واتا دادگا. بۆ نمونە ئەڵێن the court found him innocent. دادگا بۆی دەرکەوت کە بێتاوانە. یان دادگا دۆزیەوە کە بێتاوانە. innocent واتا بێتاوان. court واتا دادگا. دوای ئەوەی کە دادگامان زانی ئێستا باسی پێنجەم وشە ئەکەین کە election واتا هەڵبژاردن. بۆ نمونە ئەڵێن Donald Trump won the election. Donald Trump هەڵبژاردنەکەی بردەوە. دوای ئەوەی کە باسی هەڵبژاردنمان کرد شەشەم وشە vote واتا دەنگ ئەدات. بۆ نمونە ئەڵێن I voted for Trump in the election. دەنگم دا بە Trump لە هەڵبژاردنەکەدا. I voted for Trump in the election. دەنگم دا بە Trump لە هەڵبژاردنەکەدا. vote واتا دەنگ ئەدات کە ئەمە ئەکرێت ئەم دەنگدانە تەنها لە سیاسەتانیە بەڵکو لە زۆر شتی تریشە دەنگدان هەیە و vote بەمانای دەنگدان دێت. بەمانای ئەوەیەت کە دەنگ بدەیت. election واتا هەڵبژاردن. حوتەم وشە president واتا سەرۆک. بۆ نمونە ئەڵێن the US president will visit Iran next week. بەخوا بڕۆناکەم قەت شتی وا ڕووبات. The US president will visit Iran next week. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان سەردانی ئێران ئەکات هەفتەی داهاتوو. یان هەفتەی داهاتوو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان سەردانی ئێران ئەکات. هەشتەم وشە prime minister واتا سەرۆک وەزیران. بۆ نمونە ئەڵێن Justin Trudeau is the Prime Minister of Canada. Justin Trudeau is the Prime Minister of Canada. Justin Trudeau سەرۆک وەزیرانی کەنەدایە. Justin Trudeau سەرۆک وەزیرانی کەنەدایە. کابرایەکی زۆر مەحبوبە. نازانم ئەگەر بیناسن. نۆیەم وشە politician واتا سیاسی یان سیاسەتمەدار. بۆ نمونە ئەڵێن a politician should serve the people. سیاسەتمەدار ئەبێت خزمەتی خەڵکەکە بکات. should واتا ئەبێت serve
واتە خزمەتی ئەکات. The people واتە خەڵکەکە. سیاسەتمەدار ئەبێت خزمەتی خەڵکەکە بکات. دەیەم وشە و کۆتایی region. Region واتە هەرێم. بۆ نمونە ئەڵێین Kurdistan is a region in northern Iraq. Kurdistan is a region in northern Iraq. کوردستان هەرێمێکە لە باکووری عێراق. بەم شێوەیەش ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆگەتان بەدڵ بە لایک بکەن و بۆ هاوڕێکانتانی بدەرن و ئەگەر دەتانەوێت کاتێکە ڤیدیۆ بڵاوکەینەوە ئاگادار بکرێنەوە سبسکرایب بکەن و زەنگۆڵەکەش ئۆن بکەن. ئەگەر ڤیدیۆگەشتان بەدڵ نەبوو دیزلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.